سڵاتان لەبێت. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕایگەیان ئەو کاتەی زەمینەسازی کردووە بۆ کۆبنەوەی هەر سێ سەرکردەکەی ئۆپۆزیسیۆن لەگەڵ مەسعود بارزانی پێی وتووە خۆی کاندید ناکاتەوە بۆ پۆستی سەرۆکێرێم. لە چاوپێکەوتنێکدا کە ڕۆژنامەی بەیان لەگەڵیدا ئەنجامیدا و عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان دەڵێت لە کاتێکدا کە زەمینەسازی کردووە بۆ کۆبنەوەی نێوان سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن و بارزانی پێی وتووە خۆی بۆ پۆستی سەرۆکێرێم کاندید ناکاتەوە. بەڵام بەوتەی خۆی ئێستا نازانێت دەڵوێستی بارزانی گۆڕانکاری بەسەر داهاتووە یاخود نا. کاتژمێر 5 بەرەبەیانی ئەمڕۆ هێزێکی سەر بە سوپای عێراق باوبەشی لەگەڵ هێزەکانی پرۆسەکانی دیجلە بە باڵپەشی هێلیکۆپتەر هێرشیان کردوتە سەر خۆپیشاندەرانی حەویجە و بە هۆیەوە نزیکەی 50 کەس لە خۆپیشاندەران کوژراون و 200 کەسی تریش بریندار بوون لە بەرامبەردا 3 سەربازی سەر بە سوپای عێراق کوژراون و 9 تریش بریندار بوون. وەزارەتی بەرگری عێراق ئەمڕۆ بەیاننامەیەکی سەبارەت بە بابەتی ئەڵقوتانە سەر گۆڕەپانی خۆپیشاندانەکان لە حەویجە دەرکرد و تیایدا تاکیدی کردەوە کە بە مەبەستی گەڕان و پشکنین و دەستگیرکردنی ژمارەیە کەسی داواکرا و سەرلەبانی ئەمڕۆ هێزاوبەشەکانیان توانیوانە بچنە گۆڕەپانی مانگرتنەکان لە قەزای حەویجە. بەڵام دواتر هەڵپژاون لە نێوان هێزەکانی سوپای عێراق و گروپێکی چەکدار لە گۆڕەپانەکە ڕوویداوە بەوەیەوە ئەفسەرێکی سوپا و 2 سەرباز کوژراون و ئەفسەرێک و 9 سەربازی تریش بریندار بوون. وەک کاردانەوەیەک بۆ ڕووداوەکانی حەویجە و بە مەبەستی پشتگیریکردن و دەربڕینی یاوسۆزی بۆ خۆپیشاندەرانی قەزاکە ئەمڕۆ هەزاران هاوڵاتی لە ناوەڕاستی شاری فەلوجە لە پارێزگای ئەنبار خۆپیشاندانیان ئەنجامدا و داوایان لە کۆمەلگای نێودەوڵەتی کرد ئەو قەسابخانەی ڕابگرێت کە حکوومەتی بەغداد دشت بە گەلەکەی ئەنجامی دەدات وەک خۆیان ناویان لێ نابوو. لە خۆپیشاندانەکەدا هاوڵاتیان دروشمی قەسابخانەی حەویجەیان بەرز کردبووە و هەڕەشەی ئەوەشیان کرد خۆپیشاندانەکان بە ئاراستەی تەلاری پارێزگا ببن. لیژنەی نەزاهر لە پەرلەمانی عێراق ئاشکرای کرد پۆلیسی ئینتەرپۆل دەستی کردووە بە ڕاوەدوودانی ژمارەیەک وەزیر و بەرپرسی پێشووی حکوومەتی عێراق کە لە دۆسەی گەندەڵی دارایی و ئیداریدا تێوەگلاون. عەلی نسەیف ئەندامی لیژنەی ئاماژە بۆش کرد کە ئەو یاداشی دەستگیرکردنانەی کە لە دوایەدا نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق ئاماژەی پێکردوون ژمارەیەک وەزیر و کابینەکانی پێشووی حکوومەتی اتحادی لە خۆ دەگرێت. تووشی لەم کابینەی ئێستا حکوومەت هیچ وەزیرێک یاداشتی دەستگیرکردنی بۆ دەرنەکراوە. باڵۆستخانەی فەڕەنسا لە شاری تەرابلوسی پایتەختی لیبیا ڕایگەیان سەرلەبانی ئەمڕۆ باڵۆستخانەکەیان هێرشی کراوەتە سەر و سەرچاوێکی پۆلیسی لیبیاش تاکید دەکاتەوە ئەو هێرشە لە ڕێگەی ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراوە بووە. سەرچاوەکە ئاماژەی بۆش کردووە کە لە ئەنجامی تەقینەی ئۆتۆمبیلە بۆمڕێژکراوەکەدا 2 پاسەوانی باڵۆستخانەکە بریندار بوون و زیانی زۆریش بە تەلاری باڵۆستخانەکە گەیشتووە. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد بن.